أستاذ جنابت بەو پێی کە کارەکەت یعنی بە جۆرێک لە جۆرەکان پەیوەستە بە ئافرەتانەوە. حەزەکەم باسێکی هۆکارەکانی زۆربوونی ڕێژەی تەلاقم بۆ بکەی. ینی بەڕای جەنابت لە کۆمەڵگەی ئێمەیە کە هەموو جارێ باسی ئامارەکانەکرێ ڕێژەی تەلاق ئەوەندە بەرزەوە بووە، هۆکاری چییە؟ خێربێن وەڵاهی هۆکارەکان زۆرن. تەمە هەلە وڵاتی ئێمەژ نییە ڕێژەی تەلاق زۆر بۆ کێشەی تقریبن تامینە شەق لە ئەوسە وڵاتی عربی هەموو دنیا و کێشە زۆر بووە. بەڵام لای ئێمە ئێستا برێن لە کنەمە زۆر زەق بیتەوە باز دەکرێت. هۆکاری زۆرە، هۆکاری نەبوونی هەیە، هۆکار لێکتێک نەگەیشتن هەیە، هۆکارەکان زوو بە مێردان بەڕاستی وەلو کاتی خۆی ئافرەت لە عمرەی زۆر بکچکەش بە مێر دەدرا. هەین تەماشاکەی داکمان وان داچی هەمومان زۆر زوو مێردیان کردی و کێشەشیان نەبووە. نەبوونیش بوون هەر کێشەیان نەبووە. بە ئەوڕۆ لەوانی هەندێک کێشەی هەبوونی بتە هۆی تەلاقدان. یەک لەوانە دوو ئەو سناپچات و فەیسبووک و ئەو شتانش زۆر لێکتێک نەگەیشتنەک هەیە، جیاوازی تەمەن. ڕێی من یعنی وەکو ڕێی خۆم یەک لەوانە سەبەبی تەلاقدانە، زۆر تەلاقدانە و زۆربوونی خواست. ئەو کچە لە ماری بابیتی دەوێ مێردەکە بە کابرایەکی خواستی زۆرە، شتی زۆر داوا دەکا. یان هەموو شتێک لە مێردەکەی دەبینی کە بستێک ماری مێردی وازانی بەهشتەکە، ئەو بەهشتە نییە. باشە ئەنی ئافرەتێک ئەگەر داواکاری زۆر بێ لە کاتی خوازبێنیە بەڕای جەنابەت سەرکێشێ بۆ تەلاق کە خوازبێنی زۆر بیت ئەگەر داواکاری زۆر بێ یعنی زۆر داوای بکەن و مارە یەکەی زۆر لە بڕواان نیم ئەمە نازام لەوەی بەزەبەت ژن هەیە مێردی کردی و کە مارەیەکەش زۆر کەمەوە تەلاق درایە کچەیە. یعنی ئەوە پێوەەر نییە. بەڕێی من پێوەەر نییە، ناپێوەەر نییەوە. ئەوەی لە کۆمەڵگەی ئێمە ئێستا زۆر باوە زیاتر کامیانە زانی کامیانە، یعنی ژن و پیا و لێک نەگەیشت نەکەیە، جیاوازیان هەیە. ئەو خەڵکە ژوا دەزانیت دەبی ئەمن دەبی ژنەکەم بزەوە چ خۆمبی بیرکردنەوە چ خۆمبی وانە وە بکەی بیرکردنەوەی وی لەگە ئی خۆم یەکیان بگری چکە نە ئەو دەبتە ئەم نام دەمە ئەو 100 کەس بەدری کەس نییە 100 ئافتار لێک دەگەن بیداەتیش تێگەیشتی نیە دوای 5 ساڵ 10 ساڵ ئەو ژن و پیاوە لێک دەگەن ئەو چی دێ چت دەوێت. بەڕاستی ئیمە هەر لە ساڵ یەکەم دوم دوێ وەکو منی لێبێ یا ئەم وەچویم لێبێ ئەوە نییە. ئەوەژێک لە سەبەکانە مەسەلەی ڕۆشنبیریش بەڕاستی ئاستی خوێندەواری و عائلە چەندە دەوری هەیە. مەسەلەی هەبوونی وتمان کاتی خۆیگە تەماشاکەی خەڵکیمە هەمووی نەبوو بووە با پیرانمان بابمان ڕێژە تەلاق هەر نەبوو. بەڕاستی شتەش کەشەیە مەسەلەی سناب خەڵک ئاگای لە هەموو شتێکی خەڵکە. بەڕاستی خۆشەکانی خۆی بە هەموو خەڵک پیشان دەدا. ئەو یەک لە سەبەکانی تەلاقدانە کێشەی لە هەموو عائلەک دروست کردیە. مثلا ئەم سناب مێ دەستمە هەرجەیەک سناب دەکەم سەفەر دەکەم سناب دەکەم نیمە خەڵک توتە ناو ژیانی هەموو خەڵکی ژیانی خۆی بە هەموو خەڵک پیشان دەدا لە ماری ئەوەی دەخۆمەوە هاتەمارم دەستمە فرانجێ ئەوەژێک لە کێشەکانە. بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی تەلاق یان جیابوونەوەی هاوسەران بریتیە لە تەداخولکردنی کەسی سێیەم لە دەرەوەی ماڵ. دەرەوەی ماڵ ینی دەرەوەی ئەو دوو کچ و کوڕە ئەو ژن و مێردە ئەو دوو هاوسەرە ئەگەر باوکی کوڕە بێیان دایکی کوڕە بێیان دایکی کچە بێ یان باوکی کچە بێ چ لە عائلەی ئەمان چ لە عائلەی ئەوان کاتێک کە تەداخولی دەرەچی دێنە ناوەوە تەداخولەکەن قسەی تیا دروستە بێ ئەو کاتە کێشەکە لە جیاتی ئەوەی دابمرچێتەوە گەورەترە بێتەوە. یان جاری وا هەیە هاوسەرەکان خۆیان هۆکارن بۆ دروستبوونی تەداخولی دەرەچی بۆ ئەوەی کەسێک تەداخولی ژیانیان بکە. ئەویش ئەوەیە ژیانی ئەمان لە سۆشیال میدیایە ئاشکرایەکە لە هەموو لایەنێکەوە بچێ بۆ چەشتخانەیە بڵاوێکاتەوە لە ماڵەوە هەر کارێک بکە بڵاوێکاتەوە دیارەک بکڕێ بۆ هاوسەرەکەی بڵاوێکاتەوە. ئیتر سناب خۆتان نەزانن لە ژیانی ئێمە بە تایبەت ئافرەت بەشێکی زۆری سناپە کە ئەمە بڵاوە کاتەوە بۆ خەڵکیش بابەتەکانی ژیانی ئەم تێدەگەن و ئەتوانن بە ئاسانی لە هەموو بابەتێکی ژیانی ئەم قسە بکەن و تەداخول بکەن. کەواتە تۆ مەجال مەدە کەسی سێیەم بێتە ژیانتانەوە و کەسێکیش بۆی نییە تەداخولی ژیانی دوو هاوسەر بکە بەبێ ئەوەی داوای لێکرد.